بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیستەران و خۆشەویستانی بەرنامەی دوانگەی خەڵک و کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ ئەم کاتەوە و کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لەم بەرنامەیەدا بە خزمەتان شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین: بۆچی موچەخۆرانی هەرێم دەیانەوێت لە حکوومەتی عێراق موچە وەربگرن؟ نووسەرێکی بەڕێز لە هەرێمی کوردستان کاک عارف قوربانی بابەتێکی نووسیوە لەسەر ئەم بابەتە. من بەشی یەکەمیان بابەتەتان بۆ خوێنمەوە، هیوادارم گوێی بۆ بگرن. نووسیوێتی چەند جارێکە لە گەرمەی کێشە و ناکۆچیەکانی نێوان هەولێر و بەغدا لەسەر پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ساتەهەرە نائومێدەکانی فەرمانبەراندا گوێبیستی هەوڵ و چالاکی چەند کارکتەرێکی کورد لە بەغدا دەبین کە موژدەی ئەوە دەدەنە فەرمانبەرانی کوردستان نزیک بووبینێتەوە لەوەی موچەکانیان لە ڕاستەوخۆ لە بەغداوە خەرج بکرێت. ئەم هەوڵانە ئەگەر چەند لە پەرۆشی دۆزینەوەی ڕێگەچارەی کێشەی موچەخۆرانی هەرێمیش بێت، بەڵام ئەنجامەکەی ڕوونە کە تەنها نائومێدکردنی زیاتری موچەخۆرانە، چونکە لە بنەڕەتدا موژدەیەکە لە شێوەی سەراب و دروستکردنی چارەسەرکردنی کێشەی هیوایە بە شتێکی بێبنەمای موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لەلایەک بەغدا و هەولێر هان بدرێن بەرەو ڕێککەوتنێک لەژێر چەتری دەستور کە زامنی ماف و شایستە داراییەکانی گەلی کوردستان تێیدا پارێزراو بێت. لەلایەکی دیکەشەوە پارتی وێچێتی ناچار بکرێن بە گرتنەبەری ڕێگەی چاکسازی لە سەرچاوەکانی داهات لە کەرتی نەوت و ڕێخستنەوە و کۆنتڕۆڵکردنی داهاتی دەواازە سنوورەکان، هەروەها گەڕانەوەی هەردوو ئەو داهاتەی کە بۆ وەزارەتی دارایی دێ. ئەوەی کە من ئەمەوێ باسی کەم لەم تەوەرە لەم نووسینەیە هەڵوێستەی لەسەر بکەین، دوو خاڵە. خاڵی یەکەم ڕێکەوتنێک بکرێت لە نێوان هەولێر و بەغدا، ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەسەر بنەمای دەستور واتە هەرێمی کوردستان و بەغدا. دووەم خاڵ ئەوەیە کە خەڵکی بە شێوازێک لە شێوازەکان بتوانن یەکێتی و پارتی ناچار بکەن و ئەو هێزانەی کە لە دەسەڵاتان ناچاریان بکەن چاکسازی ڕیشەیی بکەن. لە ئەنجامی وەرگرتنی پەیوەندەکانی ئێوەی بەڕێز دەتوانین قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین و لە ڕێگەی نووسینی کۆمنت لە پەشی ڕاستەوخۆی ئەم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەتوانن بەشدار بن. چمە لای پەیوەندی یەکەم کاک عەلی وەرەگرم لە کەلار. پەیوەندەکەی داخراوەتەوە. بەڵێ بەڕێزان، پرسیاری ئەوەکەین بۆچی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەیانەوێت لە حکوومەتی عێراق موچە وەربگرن؟ ئەو هەوڵانەی کە ئەم پەرلەمانتارانەی لەم دواییە هەوڵیان داوە بۆ ئەوەی موچەکان بگوازرێنەوە، موچە حەقیقەکان بگوازرێنەوە بۆ بەغدا، تۆ پێت باشە یاخودنا؟ ئایا ئەمە یاساییە، قانونیە؟ تۆکو موچەخۆرێک ئەمە پەسەند دەکەی یاخودنا؟ کاک عەبدوڵڵا لەکوێ ئاکرێ؟ هەولێر. بەڵێ کاک عەبدوڵڵا گیان فەرموو. السلام عليكم كان عليك السلام ورحمة الله وبركاته. لخدمتين فرموا كلها. أيام حكومة معاشة نايدا بسي خوش به. بله. چون كذا بروي ملت همو يخوي قبول يكافي خوش أو إشكاتك مظلوم نبي ظالم بيانا به. بله. ملتكش خوي چونزوي كديانا بكراجا بس خويان وإجنا كاكا خفي أم كردستان 20 کەس ناگابڕێەوە. هەمووی لە ژوورەکان دانیشتون قەڵەوێرە و ئەمە نراوە پێکەنەمە میلەتە میلەتیژەمی کێشیەکە هەمووی ئاغەڵە ڕێژێ هەمووی لە ناهاتی لە دنیا خۆیە کوژێ ئەمە پێکەن. باشە. پێت وایە خەڵکی تا چەند ئیتر تەحەموول ئەکا کە ئەم حکوومەتە موچەنەدا بە فەرمانبەرەکانی؟ یعنی نازانم تەمەنی جەنابەت چەندە کاک عەبدوڵڵا، بەڵام قەیرانی لەمە سەختتری بینیوە هەرێمی کوردستان بە تەسەووری تۆ؟ والله ما كنت ثمانية كيلومتر نية تقريبا في 3 ساڵم، بەڵام بەڕاستیەکەی نەوەڵا ئەوەی ئەم کێشە نەفسی دەرونیانە بۆی بەتاڵی و دەهامەتی و نەبوونی فشاری دەرونی و ئەمانە دروستە بێت. هەرگیز من بڕوا ناکەم هەبێ بۆ برا خۆ ژیان چۆن کە ئینسان کە ژیانی نەما بێهیوا بوو خۆیە کوژە خۆشت نییە تێر و تۆقیش بێت کە ڕێز نەما کە قیمەت نەما کە عەدالەتی نەما ئینسان ژیانی ئەفەوتێ.
دەست خۆش بێ خۆ کاک عەبدوڵڵای جان زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت هەر بژیت دیارە ئێستا ڕاستەوخۆم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەگوازرێتەوە هەندێک بەڕێز کۆمنتیان نووسیەوە بە نمونەی کاک مەبەست کەرکوچی نووسیوەتی حەسبونا الله ونعم الوەکیل کاک عوسمانسیانیش نووسیوەتی نەخێر چونکە عەرەب هەرگیز پابەندی ڕێکەوتن نەبووە لەگەڵ هەرێمی کوردستان دیارە بەڕێزێکی تر بە ناوی محەممەد کاکل نووسیوەتی چونکە حکوومەتی خۆمان ڕاستگۆنین و برزي تر بعربي نسيوتي نعم لاستلام رواتب موظفي إقليم كردستان عن طريق الحكومة المركزية العراقية باشا كاك باوشي محمد لراني يفرمو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ساباد محمد نسيوتي باوشي محمد الله حكومتي اليوم خلق بكورونا مشغول دا كان بو أوي متشندا تو تاتشن لقل أم قصاني إيماي فرمو كاكا محمود لقل مني جان بلا لقلتم فرمو لخزمتين خدمة لمنه خوالي الرازي براكم من دمويت ممكن ويش زور سريع مع منطقة نبدا او بعد خلق اللي قلت دو في ايدي صلاة نقولي ودكاك او يشجع بكريه خلق ملته اوبوزيشن مش بقشتي دقل اويك او متبسط وبغاء طبعا اما رجعت درستك او الدنيا عندنا من والله ما شكرت من لو اواني يعني كلي بالصلاة بو ان برلمان برلزة بتايبتي او شوارع ما دون ناسيان كان دلين جاشو خونا جان في دقل ريزم نبويان او ناواني لجنين من دلين باشا موشير لبغاوة بيت الدست جزيش وبنقو او جاب دستي من بو او جاشايتينيا بو لبغاوة يصير بدري بمن جاشايتيا باشا يعني معادلتي زور منطقية يعني براسي اي او نوع كلمات انا زملت شرم دكما كلمات بكلمين بلا موقفي اوانا يعني براسي في لسه اوبوزيسيون دك خوشان دكام زياتر بقر من قربين زياتر حوضا او توقعنا واجوانا كون كنوا من فالفشتان دكام براسي كارا شبال زكان لا لسايي عبوري سربخو او ملة بونا بدي نتيجة او نهامت يبو لنتيجة او دندلي وجزيتي ما تجينيوتيا ملتك اوا نتيجة كنانية بخوا كريستينا تواني كريبدا كاسبتاركي شكارينا ماوا متخوري استداري تشو استلتين شكي نادريتين نازلم او كوينانو ما ساوتشاني دا صلاة دا قاساي او استدكن من ليرة ولو شاش جواني ومن جينيان ندمية باوتان نما رويشتن دبن ببوقتي سر او دمايا بالقتب بطاقتنو بسرتان دا برجتنو لناوشن او كوتايتانا او يعني كلمة خريطة بنسكين ذا اند واو روشتان بلارو اوابونا ان شاء الله او دا خوشيو فرحنا يديتنا او خلقين ان شاء الله لا فضل خواهي فروردقان لونها مسانا مزاقي ما ندبي خواهي يور الشفاء لبوامو لخوشان جميرتنو ئەگەر پرسیارەکەم یان مخستەم نەما زۆر سپاس باوکی محەممەد دەست و چاوت ڕۆژ بێ بۆ پەیوەندەکەت هەر ساک بیخوا لەگەڵ پێشەوەی نازەنین خان وەربگرم هەندێک لەو کۆمنتانە ڕەنگە شیاو نەبێ خۆشەویستان تکاتان لێکم ئەوانەی کە ئێستا ئەم بینن تەنانەت لە پەخشە ڕاستە و خۆکەوە کۆمنتی جوان بنووسن ینی بۆی بتوانینەوە کۆمنتەکان بخوێنینەوە ئێوە هەر ماندوو ئەبن ینی کۆمنتەکار ئەنووسن باش شتێکی باش بێ ڕێک و پێک بێ تەشهیر نەبێ ناوزڕاندنی تیانە بێ بۆی من بتوانم لێرەوە خزمەتێک بە ئێوە بگێنم و بتوانم پەیامی جوانی ئێوە بگێنم و هەوڵ بن کۆمنتەکان کورد بێ بە پوختی بۆ نمونە شتێک بنووسێ بەوەی من بتوانم بیخوێنمەوە ینی ئێستا بۆ نمونە کاک عەباس عەلی کۆمنت نووسی و دوور و درێژە ناتوانم بیخوێنمەوە کاک دانا مراد نووسیوێتی کاک پێشڕە و کاک سەفوان مۆریاسی نووسیوێتی لەبەرەوەی خۆیان زیاتر داهات و قوتی هەرێم بخۆن دیارە مەبەستیەوە بۆیە موچەکە ناگەڕێنەوە بۆ ئەوێ وەلحاصڵ ئەمە بێ بەڕێزێک نووسیوێتی ئارام ئەحمەد نووسیوێتی بەڕاستی شەرمەزاریە بۆ ئەم دەسەڵاتە دوای 29 ساڵیان زیاتر نەتوانێت نیو موچەش دابین بکات ئاوا لەو جۆرە بێ من بتوانم کۆمنتەکانتان بخوێنمەوە لە خزمەتان نابم
بەیان شێخ مستەفا نووسێتی بڕوا ناکەم ئەمە سەر بگرێ و بەس مەژغوڵکردنی موچەخۆرانە و چونکە چەند ساڵە موچەخۆرانی کەرکووک هەوڵ ئەدەن تا ئێستا هیچیان بۆ نەکراوە. دەست خۆش. باشە نازەنین خان فەرموو نازەنین خان. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوا لە جەنابیشت زۆر سپاس. من هیوادارم ئەمە سەر بگرێتە موسەی خەڵکی کوردستان بکەیتە سەر حکوومەتی بەغدا کە باشترێ لەو بزانە ئەو بزانە هیچیان نەکرد بەسەرش دەرم دەستی خۆی ئەو حکوومەتە زەوانە خەڵکە لەبەر ئەوەی هەر ئەوان دەنگیان پێداوە هەر خۆیان و خەڵکی سەرتا منی دەنگم بەو حکوومەتە دەستەداوە بەڵام لە کاتێک دەنگم پێدا کە ئیمانم زەحیح بوو ئەو کاتی ڕۆباڵی بڕینی هەمووی دەکەیتە ئەستۆی من و ئەو کەسانی کە دەنگیان بە گۆڕان و بە پارتی بەڕاستی من ئەڵێ مەگەزارش کە دەنگیان پێ بدەم یاخوا ڕوڕەشی دنیا ئەوە تەوبەت داوا لەخوا دەکەم خوای گەورە لێ بخۆش و عەفوم بکات کە دەنگم بەڵێتەوە لە کاتێکدا کە زۆر ئیمانم زەحیح بووە ئەو سڵتان خۆرانەی کە ئەوە سەر ناگریەوە ئیشفاڵات سەر دەگریتم سڵتان خۆرەکان لێ بگەڕێن و ئەو خەڵکانە هەمومان یەکەوە بوونە سیاسەت مەدارێک و بوونە یعنی بوونە محامی هەرێکەوە قسەی گەورە گەورە دەکەین بە دادی ئەو دەرێوە باوکم باوکم لەسەر ڕێبازی پارتی بۆ من دەنگ بە پارتیە دەمەڵا برام لە ناو یەکێتی شەهید بووە من ئەخەوە ئاخری ملەتیە من لێ حەڵمان ئەو حاڵەیە هیوادارم لە ئینتیخابی داهاتوو هەمووی کەس دەنجام پێ نەدا و هەمووی زەرب لە فۆرمەکان بدە من هیچێتم لەوانەی کە دارستە هەرگیز دەنگ بەو دەسەڵاتە دزە نادەم و ئەو کەسانە بخۆیان دابچنەوە کە دەنجام بەو دزانەدا چەند هەمویان بزەن ئەم دەسەڵاتە دزەشیان قبوڵ میکەین چکە ئەوان دەنجام پێداوە و من ئەوە هیچ خەتای بەغدانیە وەڵاهی بەغدا هیچ خەتای نییە هیچ عەرەب خەتای عەرەب نییە کاکە کورد بەخۆی دزە و خەڵق لە ملەتی خۆی عەرەب چی بکا و کازمی چی بکا و ئەوی تر چی بکا دەستخۆشی بە کازمی دەکەم دوادارم هیچ دینار بۆ زەنە نێری با خەڵکە سزای خۆی وەربگری کە دەنجی بەندە سەڵات دزەدا هەمیان دەنگم بەو دەسەڵاتە دزە دەدا خۆم بە ڕوڕەش و تاوانبار دەزانم بەرامبەر سوسی ئەو خەڵکە و بەرامبەر خوای گەورە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. کۆمنتەکانە خوێنمەوە دوای پەیوەندەکەی مام جەوهەر فەرموو بە کورتی دەڵێن وەحدەت کەمە وەحدە ڕەسیدت کەمە وەڵا سەرتم کەم پێیە ئەویش هۆکاری ئەوەیە موچەی خانە نشینیەکەت نەهاتووە یاخدە سەرتم کەم پێیە فەرموو هەڵۆ مەرحەبا سەرچاوت مەرحەبا قوربان فەرموو مام دەورم لە خۆی دەزانم دەکەم بەڵێ و داوا لە هەموو فەرمانبەران دەکەم ئیمزای کۆ بکەنەوە بگەڕێنەوە سەر حکوومەتی بەغدایە ئەو بندی واروشتانەش بان و ئەو حیزبانە بن کە ماجەیەکی 500 موچەیان هەیە بەناشەرعیە دژی ئەو میلەتەیە ئەوەی کە فەوتاوە هەسی و هەژار و فەرمانبەر و خانەنشینی مەدەنیە داوا دەکەم لە پەرلەمانی عێراقیش و هەروەها پەرلەمانی کوردستانیش بڕیار لەسەر بدەن و دەستخۆشی بە هەموو سەرکردەکان دەکەم بێنە سێر ئەو بڕیارەی کە بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراق لەبەر ئەوەی وەزعی ئێمە زۆر خراپە نە نەفتمان هەیە نە پارەمان هەیە نە پشێویژیانمان هەیە نە احترامان مایە ئێمە لە ئەسڵا سەر بە حکوومەتی عێراق وندەوی بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراق بە 30 سال حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانی پشێویژیانی خەڵکی کوردستان جێبەجێ بکە تازە بە تەمایتیا ئەو کەسەی کە شەرعیەتی دەوێ وجدانی دەوێ با بگەڕێنەوە سەر حکوومەتی بەغدایە با لەسەر ئەو مەئاساتە ژیانەی ببینەوە کە ئێمە وەکو کۆی لە حساب دەکەین یعنی ئەوە خواست پێی ناخۆشە پێغەمبەریش پێی ناخۆشە ئەرز و ئاساب پێی ناخۆشە وجدانی دنیاش پێی ناخۆشە لە هەموو دنیایە هەر وڵاتێک کە سەر بە خۆی ڕانەگەینی دەگەرێتەوە سەر حکوومەتی ڕاستەقینەی خۆی بابی ئێمە سەر بە حکوومەتی ڕاستەقینەی بەغداین با هەمووشمان لۆ دەبەجێ بکە بە سربەی عقاری دەبی سربەی زەواج دەبی سربەی ڕوحە دەبی ماگانە مەعاسەکانمان دەدرێتەوە ئەو پیش مەعاسەی کە لە خەڵکیان بڕین ئەومان دەدرێتەوە بۆ دووبارە چاوی خەڵکی کوردستان دەکەم بوێرن بێنە سەر دادەی داوای ئەو موچەی بەغدا بکەن با ئێمە لەسەر ئەو مەعاساتەی ببینەوە
ئەویدی کە بادوو خۆیان بۆ ئەوانەی کە دژاتی ئەو ملەتەی دەکەن مەمنونی خەڵکم بە هەموو هێزی قواتی پێشمەرگە و ئاسایش و شرتە و فەرمانبەر و خانەنشینی بەدەنی بە هەموومان بگەینە یەکەوێت داوا لە حکوومەتی عێراق بکەین کە ئەو مجتەمان بۆ سەر بکە مەمنونی دەبین دەکەین دەستی پەرلەمانی عێراقمان دەکەین هەر کەسێکی لە کوردستانی ئێمە بەوی شرتاکەی هەردەستی دەستخۆشی لێ دەکەین مەمنونی دەبین دەستی با دەکەین چاوی ما دەکەین سپاس خوا لەگەڵ بێ دیارە بەشێک لەو خۆشەویستانە سڵاو ڕێزەکەن سپاس بۆ ئێوە هیوادارین بەردەوام لەگەڵمانابن بۆی لە نوێترین قسە و باسی ئەم تەوەرە ئاگادار بن کاک ئەحمەد گەرمیانی نووسیوەتی پێم باشە حکوومەتی عێراق موچە بنێرێت خەیروڵڵا زەنگۆزی نووسیوەتی لەبەر ئەوەی زۆر لە هەرێم شەفافترە پارە قەرز ئەکات لە پێناو برسینەبوونی میلەتەکەی ڕێبوار کۆی نووسیوێتی بە کفنی دەدەن کێوە دەچن باشە دەچینەوە یەک دقە بۆستە کاک بیلان بەڕێزێک نووسیوێت کاک سەردار نووسیوێتی سڵاو موچە لە دەستی هەر کەس بێت بەس لە دەستی کورد نەبێت کاک جەزا نووسیوێتی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە بەس خەمی خۆیانە موچەخۆر و میلەتیان لا گرنگ نییە ئەگەر موچەخۆریان لا گرنگ بۆیە هەر چۆن هەیە موچەیان بدایە ئەگەر قەرزیشیان بکردایە خۆ هەر بەرپرسێک بگرە ئەتوانێت لایەنی کەم موچەی مانجێک بدات ئەوە تا حکوومەتی عێراق موچە ئەنێرێت ئەمان نایدەن لایەنی کەم بەغداد دز نییە باشە کاک بێوار نووسیوێتی خەڵک لەبەر ئەوە حەزەکات چونکە بێپارەیە بێنەوتە بێکارەبایە کارەبای ڕئیسی کارەبای مۆلیدا ئاو کرێخان و مەسرەفی ماڵ مناڵ شیر حەفازە هەموو ئەمانە بە موچە حەل ئەبێ بۆیە خەڵک حەز ئەکا حکوومەتی هەرێم بیدات بەڵام کە نەیدات حەزەکات لە بەغداوە موچە وەربگرێ بەڕێزێکی تر بە ناوی هاوکار نووسێتی چۆن حەز ناکەین موچە لە بەغدا وەرنەگرین لە کاتێکدا شتێک نەماوە لەم جەنگەڵستانە بەڵێ بۆ کاکسالا نووسێتی بەڵێ بۆ دابشکردنی موچە لەلایەن بەغداوە چونکە بەغدا دەستێکی ئەمینە حەقت نافەوتێت زۆرێک لەو خۆشەویستانە کۆمنتیان نووسیوە کاک ئەحمەد گەرمیانی دووبار نووسێتەوە پێم باشە حکوومەتی عێراق موچە بدا بە هەوڵ بن کۆمنتەکاتان جوان بێت کاکەم وە کورت و پخت بێک کێم لەگەڵ بوو کاک عومەر لە سەید سادق هەموو کاتت باش کاک عومەر گیان چاوی ڕاستم سپاس دەکەم بەڵێ زۆر حەزەرم بۆی داواکەم لە هەر پێدانی خصوصیۆن و ئەندامەکانی کەوارەمان ئینزە بکەینەوە بووینە موچەخۆری عێراق بەڵێ بەڕاستی نوێژە گرێک خەڵک هەیە بەڵێ شتێکە شەعمە یاکێنا خەڵک وەگرێت قوربانی کەسی ئەم بەڵگاری نەدە خۆشیگە لێگەهار منەتێکی نازانێت ئەگەر ڕێزمە هەیە ئەو بۆ خەڵک و ئێمە خۆگرێتە قوربانی دەرکەوێت لە پەرلەمان بەڵێ يعني خلق وفاي نية نبدا تيجي كسوفاي نية ويبا بخوشي نية بكذا يسربات هذا جواب تيجي كسيجي وفاي نية وبوي باشا يلاشو براسك القرآن يكتب سبيعوتي تينا القرآن نية شنا أحمد بس سبيعوتي تياني القرآن تشهير نكين باشا تشهير ناكا كاكا محمداني وشي كاتم زي كتاني بو بلى اها يك السياسة عمل إنافية بس تتعرق انت مبرا باش ودي من إشغال السيام على موشي في أنت زي بيوزن شايا كينو وابو أما توسع كيفر براسي أجل مليك يا بأخي خوينا الغنانة زينا تشوفوا بل عليها حكمت بقول لا حكمتها اللي بدي فيها نسياني القرآن حد فيها نازل بلى هذا جرب يعني خير تقييمات الدنيا وسيل الحكمة القرآن اشتراك ويا حق بدنا نقول بس بس سيانية بلى دەست خۆش بێ سپاس دەکەم داوەمەرجان دەست خۆش بێ سپاس بۆ تۆ خوا لەبەر کاک محەممەد نووسیوەتی برای بەڕێز بۆچی هەرچی بەرپرس هەیە هەمووی موچەی لە بەغدا وەردەگرێ خیانەت نییە بۆ فەرمانبەران خیانەتە کاک بەختیار نووسیوەتی بۆ خۆیان حەواڵە لە بەغدا موچە وەربگرن بەڵام بۆ ئێمە حرامە بانێکە و دوو هەوە
سەحەر سەلام نووسێتی بەڵێ وا باشترە کورد هەرگیز ناتوانێت موچە دابەش بکات. کاک ڕەوەز نووسیوێتی حکوومەتی عێراق زەمانی هەیە. کاک فەهەد نووسیوێتی هیچ ئومێدێکم بە کورد نەمایە. ئەوە کۆمنتەکان بەشێکی وەکو خۆی ئەخوێنمەوە بەڵام بەشێکی گونجاو نییە بۆ خوێندنەوە بۆیە کاتان لێکم کۆمنتی باش بنووسن. سوپاسدانەکەم ئەوانەی کە سڵاوەکەن ئەوانەی کە بەشدارن و متابعمانن و بینەرن سوپاسی یەک بە یەکتانەکەم خۆی گەورە لێتان ڕازی بێ. کاک محەممەد کامرانی نووسێتی لە بەغداوە دابش بکرێت باشترە. سوپاسی یەک بە یەکتانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەو ئاگداربوونەوە بۆ ئەو جوم و جۆڵە لە کۆمنت نووسین و لە متابعکردنی بەرنامەکە. کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێر فەرموو. کاک پۆڵا فەرموو. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵای جان. بە ڕەخنەی جوان بە هێمنی و لە سەرخۆ بە هۆکارەکان کاک مەحموودکوونی کردەوە فەرموو. کێ کوردی دەیاندا ئەو دۆخە کێ کوردی دەیاندا ئەو دۆخە وامان لێدێ کە بەدەستی ناسیاسیەکان ساویستەکان عێراق بنیاد دراوە کەچی ئێستا ڕۆڵی کورد پاڕانەوە و سوالکردنە. برادەڕێ دەبێت وەچینەی مێژوویمان بزانین بە درێژایی مێژوویەک نەبووە بە ناوی سەرکردەی کورد نەبووە و نییە. حاڵێکی تر کێشەکانی ئیرادەی سیاسی کورد مەبەستم هەموو لایەنەکانە تۆ سەیریکە خاڵ بە خاڵی دەستور تامە هەیە بۆ کورد جێبەجێکرا بێ. حاڵێکی تر کێشکاندنی ئیرادەی نەتەوەیی بە پێچەوانەی فارسەکان بە پێچەوانەی تورکەکان دەتوانیان عەرەبەکان بوەستێنن بە حوشترەکانیانەوە شێرەکانیانەوە لێگایان لێ بگرن برێن ئێوە بۆتان نییە ئێمە ئەنفال ئێوە بۆتان نییە خاتمانداجیکەی بە پێچەوانەوە توانیان ئیرادەی تاجی کورد بشکێنن ماوە هەر حەزیان بێ هەر ئارەزیان بێ ئەنفالمان بکەن دێنەوە لە ناو شارەکان حەبایان بۆ هەڵگرین. بەڵگەس ئێستا بوونی 2 ملیۆن عەرابیە من سەرم لە هیچ کەس ناکەم کە زۆربەیان دەناسم. باڵێکی تر ئەو پرۆژەی ئێستا ئەنجامی شکستەکەی دوازدەی مانگە کە ئیرادەیان پێچکە کە پاڕانەوە بە ڕیشی سیەوە دادینەدا ئەنجامی شکستە بۆیە ئەنجامی شکستی ئەنجامەکەی دووبارە شکست دەبێ بۆ ئەوە ئەو پرۆژەی ئێستا لە ڕووی دەستوریەوە ناگونجێ لە ڕووی یاساییەوە ناگونجێ لە ڕووی لۆژیکەوە ناگونجێ لە ڕووی ئیداریەوە ناگونجێ بۆ ئەوانە دەڵێن ڕاستەوخۆ دەکەین ڕاستەوخۆیان ئەوانە دان بەستە سەدادنێن کات مەحموود خۆ لێ ناگەڕێن سێکتە پەرستی بکە دەبێ مدیر عامێکی عەرەب تێ ببێتە بەڕێوەبەری کاروباری شەهیدان دەبێ بەڕێوەبەرێکی عەرەب ببێتە بەڕێوەبەری گشتی پەروەردەکان دەبێ عەرەبێک بێتە بەرپرسی بەڕێوەبەری تەندروستی ئەو بزمانە بە کورد نەما وەیە دەڵێم هۆکاری سەرچۆڕیمان شکستیمان هۆکاری ئەوەیە کە سیاسەکان ئیرادیان پێچکە بوونە عەبا هەڵگر بوونە داوتەی شۆفێنی و بەخشیان کوردکوش بۆیە بەداخەوە پەشەوازیش لەلایەک بۆیە ئێمە دەبێت پێداچوونەوە بە فکری خۆمان بکەین دەبێت بزانین پاس بۆیانە بێ سەرمنانە عەرەب باوەڕی بە دەستوری خوا نییە عەرەب باوەڕی بە دەستوری خوا نییە کە قورئانی پیرۆتە نمونە و بەڵگەکەم پاس ڕۆژانە لە سەرگەڕان لە دووبێت لە داخۆ سێن ئەوانە دەبی بەهێ خۆمان دابێنەوە یەک ریزی یا سەرچۆڕی ئایا سەرچۆڕی تاقەی دڵنیا بە لێمان ناگرێت چونکە دوا بە دوای ئەوە ئەو لەتۆکە کە ئیرادەی شەهیدەکانمان من لەگەڵەوە نیم هیچ هاوڵاتێکی کورد برسی بکرێ با خەڵک وشدار بێ بەڵە لە من نەدا بەڵام چێ سەرچۆڕی کردین چێ کوردی سەرچۆڕ کرد ئەوانەی خودی خۆیان دەستوریان نووسیەوە بە لە پەنجە لە ڕۆکەکان کاک پۆڵا سوپاس دەکەم کاتم زۆر پێدای دەستت خۆش بێ هەستە کەوت دەست خۆش چێم لەگەڵ بوو کاک ئايات وەرەگرم لە هەولێر کاک ئیاد فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش بێ بۆ تەوەری ئەمەیەت بەڕاستی تەوەرێکی جوانە ئەمە یەک دووش من کە دەڵێن ئەوەی داوا بکات و هەندێک کەس دەڵێن
پێی دەوترێت ئەمە خیانەتە و ئەمە داشە و یەک بەرپرسم پێ بڵێ لەو هەرێمی کوردستانە داش نەبوو بێ یەنا یەک بەرپرسم پێ بڵێ کاکە بڕۆ مێژویان بخێنەوە لە میرنشینەوەکانەوە تاکو ئەمڕۆ بە داشاتی هاتووە کەس با خۆی شەریک نەکا بڵێ من داش نەبووم و ئەوەی موسە لە بەغدا وەرگێت داشەوە ئەوە نازانم چی لە میرنشینەکانەوە لە کاتی خۆی من مێژوگەلی کوردم مەکابلی خوێندێتەوە هەر بە داشاتی ملیشکاندنی یەکتری هاتووە تاکو ئەمڕۆ کەواتە تاقێکشتیانی شتی دێت و داشاتی نەکردرێت ئەمە یەک دوش لە ڕووی یاساییەوە کاک محەممەد کە بڵێ یاسایی نییە لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ ئەوە بکات و موسە ڕاستەوخۆ ڕەوانی هەریان بکات بۆ یاسایی نییە بۆ لە دەستوری عێراقدا یاسایی نەبوو لە دەستوری عێراقدا بڵێ نابێت هێزێک هێزی سەردار دژی پێکهاتەکانی تر بەکار بهێنرێت بۆ لەگلاکردنەوەی ململانەی کێشەکان حکومەتی عێراق هێزی سەرداری بەکاری هێنا و شاری کەرکووشی دەست بەسەرداگرت و پیاویش نەبوو قسە بکات دو لە دەستوری عێراق دەڵێت ئەبێ شایەتەدارایەکانی هەریان بڕیاردرێ فەرموو 300 ملیارەکەیان بڕی تاوڕێک بەڕیش وەرگرنەوە کاکە ئەمە بە ئیشە بەڕیش نییە ئەمە ئەبێ ئیش بکەین نابێ بکی خاتر و خاترانە بەڕیش و نازانم بەسی ئەم بابەتە ڕۆی بەسەر چوو بەڵام ئەمە یەک شانسێکیان هەیە تاکو ئێستا ماونەتەوە ئەمانە هەتا زیلێک پێدەگا زیلێکی تر حازرە بۆیان پێدەگا ئەوەیە مۆزوعەکە تاکو ئێستا ماوەتەوە ڕاستە خۆم موسە بکێتە سەر حکومەتی عێراقی کێ دەنگمانە دەدا کاکە خەڵک لە ترسان و منداڵەکە دەنگمانە دەدا ئەگەر حکومەتی عێراقی ڕاستە خۆ موسە بداتە خەڵکی هەرێمی کوردستان کەس ئەوانەی نایە کاکە ئەوان لە شقامەکانیش بکەون کە فەرقیان ناگرێتەوە بۆیە پێشنیارێکی باشە هیوادارم سەرکەوتوانە سەر بگرێت وەسەریش دەگرێت چۆن کەرکووشی دەست بەسەرداگرت چۆن 320 ملیارەکەی بڕی لە پەرلەمانی عێراقەوە ئەوە دەتوانێت لە پەرلەمانی عێراقەوە ڕاستەوخۆ موسەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکات دەستت خۆش زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندێکت با کۆمنت خوێنمەوە سپاس کاک ئیات کاک محەممەد ڕەسوول نووسیوێتی موچەخۆر دەیەوێ موچەی خۆی وەربگرێت جا هەر حکوومەتێکە کێشەی نییە بەڕێزێک بە ناوی کوڕە هەولێری نووسێتی هیوادارم لەمەوە پاژموچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە دابەش بکرێت کاک جەلیل عەبدوڵڵا نووسیوێتی ئەوەندە ناحەقی کراوە بەرامبەریان جام پڕ بووە زێوەر شوانی نووسیەتی بەڵێ چونکە حکوومەتی هەرێم ناتوانێت موچە بدات ڕێدین تەوێڵەی نووسیوێتی لەبەرەوەی ئەم خەڵکە هیچ متمانەیەکی بەم حکوومەتە نەماوە ڕاز ناکات لەگەڵ میلەتەکەیدا کاک ئاوات هیوان نووسیوێتی مردن نزیکە کوا پارێزگاری هەولێر باکۆ سەردار نووسیوێتی مەبەستی مردن نزیکەواتە ئەوانەی کە لە تەخت و دەسەڵاتن پێویستە بیر بکەنەوە کە کورسی دەسەڵات بۆ کەس نامێنێ هەمیشە مردن لە ڕێگەمانە و ئافرین بۆ ئەو کەسێک کە بتوانێت خزمەتێک پێشکەش بکە دوای خۆی باز بکرێتەوە بە باشە و بوترێ سەد ڕەحمەت لە گۆڕی دایک و باوکی سەد ڕەحمەت لە گۆڕی خۆی کە ئەم خزمەتەی پێشکەش کردووە نەک وەکو دەسەڵاتدارانی بەشێک لە قسەی خەڵک وایە ئەڵێن دەسەڵاتدارانی ئێستا ئەگەر بژمرن خەڵکی پێی خۆشە و لە دڵەوە بەڕاستی پێی خۆشە بێ بە لە ناوچوونی هەندێک لەو دەسەڵاتدارانە باکۆسەردار نووسیوێتی بەداخەوە هیچ نەتەوەیەک بە هێندەی کورد زوڵمی لە کورد نەکردووە لە میعەخان نووسیوێتی مهم وەریگرین کێ دەیدا بیدا قەت بووە نابینایەک بە 2 مانگ 150,000 وەرگێ 73,000 پارەی ئاوی لۆ هاتووەتەوە کارەباش بۆتە کارتی زیرەک باشە چی بکەین باشە ئەمە معاناتی هاوڵاتیەک بە نمونە بەرحاڵ بەڕێزێک نووسیوێتی بە ناوی گەرمیانیەوە نووسێتی من لەگەڵ ئەوە نیم کورد چاوی لە بەغدا بێت زۆر باشە کاک محەممەد وەرەگرم لە خانەقین فەرموو کاک محەممەد کاک محەممەد فەرموو باشە کاک خەبات نووسیوێتی تکا دەکەم چیتر خەڵک بڕوا بەم دەسەڵاتە نەکات چونکە هیچ میزداقیەتێکیان نەماوە کاک ئەحمەد لە تەقتەق السلام عليكم عليك السلام ورحمة الله كاك أحمد جان باش شوني كاك أحمد باشي دەنگت بەرز کەرەوە کاک ئەحمەد جان تۆزێ وازەحتر قسەمان بۆ بکە لە خزمەتای بەڵێ
فەرموو. والله سبارەت بۆ بابەتەی نووسیتانە بەڕای من یەکەم وا حزبی دەسەڵاتدار بەرپرسن لە دروستکردنی و قەیران و شتانە بەڵام حزبەکانی تریش بەپێی قەبارەی خوان لەوانەیە بەرپرس بن هەر حزبەکان بەبێ جیاوازی من هیچ حزبێک ناهێنم بەڵێ بۆ منە ئەگەر مەجالم بدەی پرسیارێک لە جەنابەت دەکەم من پرسیارە لە تۆکەم ئەگەر بەلاتەوە ئاسایی بێ بەڵێ جان تۆ لایەنگری حزبێکی معەیەنی یان بێلایەنی؟ والله بڵێم چی لەوانەیە طبعا ئینسان بۆ خۆشە ڕازگۆ بێ خۆشەویستم بە هیچ حزبێنە بەس خۆشەویستم بە کوردستان هەیە ئانا با خزمەتت کەم ئینسان بۆ جوانە یعنی شخصیەتی ئینسان بۆ جوانە ڕازگۆ بێ چکە لە شەئن و هەیبەتی مسلمان ناوەشێتەوە خوا نەخواستە درۆ بکە حاشا لە ڕووی جەنابەت وەنیە من بۆیەوە پرسیارم کرد یعنی ناڵم لایەنگری حزبی چیت بەڵام ئەڵێم تۆ حتمما لایەنگری حزبێکی یان حەدی ئەقل دڵت بۆی لێدا وایە؟ ئەمن پێشمەرگەم بەس خۆم بە پێشمەرگەی کوردستان دەزانم لەوانەیە بڵێن وەکو ناوەڕۆک سەر بە حیزبێک بەڵام من ئەوەلم خۆم بە پێشمەرگەی کوردستان حتمما کە پێشمەرگەش بیان سەر بەهێزی هەفتەیان سەر بەهێزی هەشتای هێشی چ من حەز ناکەم بزمەنەوە تەفاسیلە بەڵام من یەک پرسیارم دەکەم بۆ ئەو مۆزوعی وتم ئەبەستم چییە ئەسا بۆ نمونە جەنابەت بڵێن حیزبەکەی جەنابەت چەند کورسی هەیە چەند کورسی هەیە لە شوێ عێراق یان لە کوردستان؟ لە کوردستان حەوت ڕەحمەتی خوا لێبێ ئەو هەر کورسی بەرامبەر چەند دەنگە بەرامبەر چەند دەنگە 100 و قسوور هەزار دەنگ بەڵێ بڵێنە یەکێتی ئیسلامی چەند کورسی هەیە بەڕێزم 5 کورسی ئەوەش دەکاتە چەند دەنگ ئەوە 12 بۆ نمونە نەوەی نێ چەند کورسی هەیە 8 بوو ئێستا بۆ بە 4 بە 4 و شتێکی لەو بابەتە دەکات چەند دەنگ ڕەحمەتی خوا لێبێ یعنی بە 12کەوە ئەوە 20 بە هەمووی بڵێن ئەو حیزبانەی نامان هێنا بە هەمووی دەکات چەند دەنگ ئەگەر بزانین چەند کەس بڵێ 20 کورسی دەکات نزیکەی 200,000 کەس وەنیە باوا بڵێن بڵێ ڕەحمەتی خوا لێبێ ئەگەر ئەو 200,000 کەسە زەماوەری ئەو حیزبانە بێنە سەرزادە ئەو کاتە يعني 200,000 كذا دخلات ناتوانێ بەرامبەریان ڕابوەستێتەوە من ناسان من دادەنێنێ بۆ داواکارەکانی خەڵک بەڵام کە سیر دەکەی هەمووی بەتەبایی ئەو حیزبانە نایەنە سەرزادە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ سەرکردەکانیان پێشڕەویان بکەن دایمە لە وڵاتانەدا کە پێخۆپشاندانێک دەکرێت سەرکردەکان پێشڕەوی دەکەنە دواتر زاهیدەن هەڵکی کەس پشتگیریان دەکات کێشەکەمە ئەلەوەیە پێشڕەواتی ئەو خۆپشاندانانە بکە کاک ئەحمەد با من و تۆ گفتوگویەکی هادی و لەسەر خۆ بکەین باوەڕم پێ بکە یعنی بە قەناعەتی تەواوم قسەیت بۆ بکەم لە هیچ وڵاتێک بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا هیچ سەرکردەیەکی حیزبی یان هیچ حیزبێک خەڵک ناهێنێتە سەر شەقام خەڵک بۆ خۆی دێتە سەر شەقام من دوو خاڵ بە جەنابەت ئەڵێم خاڵی یەکەم دەڕابردووە خەڵک هێنراوەتە سەر شەقام بەڵام ئێستا بۆ خەڵک نەماوە لە سەر شەقام ئێستا خۆ نەکارەبا باش بووە نەموچە باش کراوە نە بەدەم خەڵکەوە هاتوونەم حکوومەتە یعنی هیچ شتێک باش نەکراوە ئەی بۆ خەڵک لەسەر جادە نەما بۆچی خۆپیشاندان قەتیس کرا خرایە ناو پارک و شوێنێکی داخرا و بە چەند سەعاتێکی دیاریکرا و خۆپیشاندان ئاوهایە برا بە ڕێزەکەم ئێمە لەگەڵ خۆپیشاندان نین بەڵام وەختێک خۆپیشاندان ئەکرێ حیزبەکەی من کە هاتمە سەر شەقام یەکەم کەس ئێستا من ئاوانیم لەسەر شاشە ئێستا من قسە بۆ تۆ ناکەم بەیانی بڵێم خۆپیشاندان یەکسەر ئەڵێن ئەم مەحموود کەرکووچیە یەکەم تیرۆریستە دەستی هەیە لە خوێنی فلان و فلان ئەوەنە نامەی گۆڕیوەتەوە ئاوای کردووە ئەمەی کردووە 1001 تۆمەتم بۆ دروستەکەن کاک یعنی یەکەم شت ئیشان تۆ سەیریکە خۆ ئێمە دەسەیریکە کاک ئەحمەد جان یەکەم کەس توی پێشمەرگە دارێکە دەن بەدەستەوە ئەڵێن ئەو خۆپیشاندەرانە بتبینین چیان لێەکەین یەکەم کەس تۆ بەکارهێنری برا بە ڕێزەکەم یەکەم کەس هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزی ئەم هێزانی کە هەیە لە کوردستان بەکارهێنرێن بۆ کەپکردنەوەی خۆپیشاندان بۆ لێدان لە خەڵک بۆ ئازێردانی خەڵک بۆ تهدیدکردنی خەڵک یعنی هێشتا ئێمە نەگەیشتوینەتە ئەو قەناعەتەی کە خۆپیشاندان ببێتە مای گۆڕانکاری دروستکردن لە نێو ئەم دەسەڵاتە
بۆیە وەختێک بزانین بە قەناعەتی مطلقەوە کە خۆپیشاندان شتێک ئەگۆڕێ لە واقعی هەرێمی کوردستان بەڵام نەک دواتر بچێتەوە گیرفانی ئەم دەسەڵاتە و لە مەسلحەتی ئەم دەسەڵاتە کۆتایی پێبێ و بکرێتەوە ببرێتە پارچێک و ببرێتە شوێنێک کەی ئەمە وای وا نەبوو خۆپیشاندان بەو دەستەواژەیە بەکار نهێنرا ئەو کاتە دڵنیا بە کۆمەڵی ئیسلامی وەکو کاک محەممەد حەکیم کارگێڕ ڕێنجمەنی سیاسی فەرموویەتی کۆمەڵی ئیسلامی بێغیرەت نییە چەکی داناوە غیرەتی دانەناوە ئێمە ناڵێن ببێتەوە بە چەکداری و ببێتەوە بە شەڕ و بە دژایەتی کردنی یەکتر و ئەمانە ئێمە بەرنامەیەک ڕێکە خەین خەڵک پێمانەڵێ ئێوە خاینن و لەگەڵ بەغدان و حەزەکەن ئەم قوارەی هەرێم هەڵۆشێتەوە ئەی چجای بینە سەر شەقام و بچینە بەردەم دوو دام و دەستگا و پەرلەمان و حکوومەت بۆیە من ئێستا بە حقت پێتەڵم جەنابەت پێشمەرگەی ڕێزل لەسەر سەرما یەکەم کەس تۆ بەکارهێنری دەیتە بەرامبەر منی خۆپیشاندەر عەزیەتم مەدەی تەقەم لەکەی کاکە ئەو خەڵکی کە کوژرا لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر ئەوانە زەمبیان چی بوو یعنی ئێستا ئەگەر بیرێکی لێ بکەینەوە چێ سوودمەند بوو لەو خۆپیشاندانە ئێستا هێزێک هەیە چوەتە دەسەڵاتەوە هێزێک هەیە چوەتە ئەوە تۆ پیاوی تۆ شەهامەتت قبوڵ ناکات تۆ ڕزقت حەڵاڵ بووە تۆ خوای گەورە ئەو فەزڵەی پێبەخشیوی ئەی خەڵک هەیە وانە ساڵوانێ هەر لە دەوامەکەی خۆ لەگەڵ خۆتا هەبێوانە بێ بڵێ وڵی خەڵک بێت ئەم دەسەڵاتە بڕوخێنێت چاوی دەرەهێنن نییە کاک محمەدەوەی دێتە سەر شەقام هەر کەس سکاری من و زەنابتە ئیتر من دەبێت من بیان پارێزم نەوەکو بچم ڕەحمەتی لێبێ وەکو خۆت فەرمووت ڕەحمەتی خوارد لێبێ ئێمە ژەواڵین ئەڵێن کەی هێزی پێشمەرگە کە هێزێکی گەورە و زەبەلاحی کوردستانەیە خەڵک ومێدی پێیەتی کە مافی بۆ وەرگێتەوە هێزی پێشمەرگەش هاتە سەرجادات چەکەکەی بەدەستەوە بوو وتی کاکە من لە پێناو موچەکەی خۆم ئەجەنگم و خۆپیشاندانەکەم ئەو کاتە منێکی هاوڵاتی ئاسایی کە هیچ موچەیەکم لێ لەم کوردستانە و کاتە منیش دێمە سەر شەقام یعنی ئەبێ ئێمە یەک دەست بێتە سەر شەقام نەک چینێک بێت و ئەویتر نەیە نەک مامۆستا خۆی بکا بە قوربانی بۆ پێشمەرگە و بۆ بەڵێ هەمیشە ئێمە وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد تيكلم كت حديثك إذا اشتكى منه عضو تداعى له سائر الأعضاء بالسهر والحمى أجد شنك للشد آزاري هبو أبي بشكاني ترهستي بيبكى إما ما مستام وتشينية بلام بيش مرجنا هتسر شقام سايجنا هتسر شقام كتي تندرستي ديت سر شقام ما مستعنا يتر أوات يكوبوا مگر خوا رحمك إن شاء الله كأحمد جا سپاس دەکەم حافظ جانەکەم کاکدارانە مەلەخەت باش آخر دە مەوزوعێک دێتە پێشەوە چۆن کورتیکەینەوە ئاوا من ئەبێ کاک ئەحمەد تێگەێنم کە وەزاکە چۆنە باوکی وەرزێر فەرموو داوای لێبورد نەکەین لەسەر هێڵی باوکی وەرزێر لە بازیان بوراوي كاك محمود السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وني برام باشي. جنابت شوني باوكي ورزر سپاس دەکەم لە خزمەتان فەرموو. جملة منی جملة چاکم جملة فەرموو. بالنسبة برنامجه مشقراني هذا مدان إلى حكومة العراق ومشاور بقول. بلى. قناعة مواي همو مشقورك هذا كان مشقيق ورول بقولي هاي حكومتي هذا بيان حكومتي العراق. سيشي جوانا. بلام بالنسبة حكومتي العراق هو بس شو ما في مشقوراني هذا يملكوسان بس شو ما في. بلى. بۆ مافەی بیداتیەکە نەوتی هەرێمی کوردستان ئەفرۆشرێ داهاتەکەی کەس نازانێت چێتە گیرفانی چ بەرپرسێکەوە چه حیزبێکەوە چه دەسەڵاتێکەوە حکوومەتی عێراق بێت حکوومەتی عێراق بێت نەوتی بەسرا ئەنبار کوێ بەغداد ئەوانە کە نەوتی لێوە شارانە بێت بفرۆشێ داهاتەکەی بنێرێ بۆ هەرێمی کوردستان و بۆ موچەقۆرانێک حەد بە ویژدانی تۆ ڕەوایەوە ئەگەر ئایا من هاوڵاتی عێراقیم بله. من هاوڵاتی عێراقیم ئەگەر هاوڵاتیشی عێراقیم ئەگەر سەر بە حکوومەتی عێراقم ئەگەر
حکومەتی عێراق دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە فێڕەوەکە من ڕازیم بەوە موچەکەم بەیانی بدرێەوە بەڵام بە وجدانی خۆی ڕەوایەک نەوتی هەرێمی کوردستان بدزرێ و بفرۆشێ و داهاتەکەی بچێتە جیفانی خەڵکەوە کۆمەڵە بەرپرس و دەسەڵاتدارەوە کۆمەڵە مافیاوە نەوتی بەسرا خەڵکێکی ڕەشڕوتی بەسرا بێنە بەسەر هەرێمی کوردستانەدا بەشگە وەڵای باوکم منێکیان وەکو فەرمانبەریشم لەگەڵ ئەو ڕایانیم و پێویستم ئەو بچێ وەرناگرم بەیانی بشکێنێ وەری ناگرم. ئەی ئێستا تۆ ناترسی پێ بڵێن تۆ خاینی چۆن قساوە بە هەرێمەڵی؟ نەوەڵا خاین نیم بۆچی خاینم کاکە؟ ئەی ئەوانە خاین نین سەروەت و سامانی هەرێمی کوردستان ناخۆن ئەوانە خاین نین ڕۆڵەی ئەم میلەتیان بە هەدەر بە کورددا ئەوانە خاینن یا من خاینم منێکی هاوڵاتی هەتا ئیستا نە جاشایەتیم بۆ کەس کردووە نە شوێن هیچ دەسەڵاتێکی ئەم لە ئەولاکەوتم نە حکومەتێک مێناوەتە ناوە قاتی ئەم وڵاتی پێداژیر کەم ئیتر خیانەت چیە؟ خیانەت بە دوو قسابم بە خاین ئاکاکە مەحموو. بەڵێ گیان بەڵێ بەڵێ جوانە دەست و چاو خۆش باوکی وەرزێر ئەیوانە تۆ بە دوو کەلیما قسابی بەخاین بزانم ڕوونکردنەوەی من چۆنە من پێم خۆشە بەیانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکانیان بە شێوازێکی ڕێکوپێک بە سەربەرزانە دەوامی خۆیان کرد موچەکەی خۆی وەرگرێت بەڵام تۆ ڕۆژێک ئەوانەی کە هەر بۆ نمونە کاکە مەحموود یەشتی بچووکە بۆ باس بکەم سەردەمی ئەنجومەنی حکم کە لە عێراق دروست بوو لە سەرەتایە لە دوای پرۆسە 2003 هەموومان لە یادمانە کۆمەڵێک بەرپرسی ئەم هەرێمی کوردستانە بە کاک مەسعود و مام جەلال و کۆمەڵێک لە بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانە لەو ئەنجومەنە ئەندامی ئەنجومەنی حکم بووی. بەڵێ ئێستا هەر هەمویان تەقاوتیان نییە لەو ئەنجومەنی حکومەیە تەقاوتەکانیان بۆ نانێزێ بۆ ماڵەوە موچەکانیان وەرناگرن لە بەخاوە ئەی بۆ ئەوان خیانەت نییە بۆ من خائینیە تاگەر داوای موچەکە بکەم بەڵام ئەوەم لا ناخۆشە بەیانی تۆ داهاتەکە تەسلیمی بەغا ناکەی نەوتەکەی تەسلیم ناکەی داهاتی خاڵە سنوورەکانی نادێتیە ناوخۆی نادێتیە ئەڵێ وەڵا ئەبێ بوشم بۆ بنێری هی خۆم بۆ خۆم بەشەکەی ئێوەشە خۆم کاکەرە من لە بەڕیشی چێ ڕەوایە بەڕیشی چێ ڕەوای حەقامە. جوانە جوانە دەست و چاو خۆش بێ بەچی حەقێکم ئەمە تۆ حەقی پێ دێ وەڵی جا خۆی فەرمانبەرانیش بێ بۆ فەرمانبەرە ماسی خوشک و برام بێ مامۆستا و دکتۆر و ئەمەیە بەڵام وەڵی باوکم قەدر ڕەوایەتی بۆ کتێ نادەم بەیانی لە بەغاڵ وشم بۆ بێ ئەمیش داهاتەکە لێرە بزێ و لێوێژە و موچەی بۆ بنێرە دەستخۆشیدان لێگەم وەرزێر دەست خۆش بێ ئەخۆ کاک محەممەد کۆ تا پەیوەندیە لە کۆیەوە هەموو کاتت باش کاک محەممەد جان فەرموو بە کورتی سوپاس دەکەم کۆمنتمان هەیە بۆ ئەوەی بیخوێنینەوە جان فەرموو لە خزمەتان کاک محەممەد بە کورتی لە خزمەتان فەرموو. ناگاتە کاک محەممەد سوپاس پەیوەندەکەی داخرایەوە سوپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد جان. بۆچی موچەخۆرانی هەرێم دەیانەوێت لە حکوومەتی عێراق موچەوەەر بگرن؟ هاوکار جەزا ئەڵێ بەهۆی بەرپرسانی هەرێمەوەیە خەڵک متمانیان نەماوە ماکوان زەڵمی ژەڵێ هیچ متمانەیەک بە حکوومەتی هەرێم نەماوە هیوادارم بچینەوە سەر عێراق. بێساران مەتەسەمی ژەڵێ بەهۆی نەمانی متمانە لە نێوان حکوومەت و هاوڵاتیان مسلیم محەممەدیش نووسیوەتی لەبەرەوەی هیچ متمانەیەکمان بە حکوومەتی هەرێم نەماوە. ڕزگار محەممەدی ژەڵێ لەبەرەوەی بە تەواوی خەڵک سیقە و متمانەی بە حکوومەتی هەرێم نەماوە. سۆما سەبا هەڵێ بۆ ئەوەی نەجاتمان بێت لەم مافیانە هیچ شتێک نییە بە ناوی حکوومەت هەمویان بۆ گیرفانی خۆیان خەریکن. محەممەد عەلی ئەڵێ لەبەرەوەی عێراق موچە دوا ناخات لە کاتی خۆیدا بەشێکە ئەگەر دواش بکەوێت بەبێ لێبڕین موچە دابەژەکە. مەحموود کەرکوچی نووسیوێتی لەبەرەوەی حکوومەتی خۆمان گوناحە حکوومەتێکی ساوە و ساوایە پیا عەی بە داوای پارە لە مناڵی ساوا بکە. ئەوە من نیم ها مەحموود کەرکوچیەکی ترە خۆشەویستان خۆشم کۆمنتەکانم بینی ئاوا پێات چوومە سەر ڕسم و ناوەکەی وتم بەڵکو بیناسم ئەم کاک مەحموود کەرکوچیە بەڵام نەمناسی. کاک ئەحمەد ئیسماعیل نووسیوێتی لەبەرەوەی حکوومەتی هەرێم هیچ متمانەی نەماوە. کاروان ئەحمەدیش نووسیوێتی لەبەرەوەی حکوومەتی هەرێم تاماوە موچەی پێ نادرێ. جەزا محەممەد ئەڵێ لەبەرەوەی متمانەمان نەماوە بە حکوومەتی کوردی. ئەحمەد کەریم ئەڵێ من کوردستانم زۆر خۆشەوێ بەڵام خوا ئەوانە بگرێ کە ئاوا ناچار و زەلیلیان کردین بۆ قوتی ژیان دەست لە بەغداپان بکەینەوە. ڕسوول عەبدوڵڵا نووسیوێتی منی فەرمانبەریش پێم باشە وەکو پەرلەمانتار و وەزیر و سەرۆک کۆمار و مدیر عامەکان و سەدان خانەنشین موچەکەم لە بەغدا وەرگرم باشە
بۆ ئەوان ڕەوا بێت بەڵام بۆ من ناڕەوا. دالیا محەممەد دەڵێ لەبەرەوەی تەواوی خەڵک سیقە و متمانیان بە حکوومەت نەماوە. نەوزاد عەلی ژەڵێ ئامادەم هەموو سەریمانجێک بچم بۆ بەغدا موچەکەم وەربگرم بەڵام لای هەرێم نەبێ چونکە 6 ساڵە لە ڕەزالەت داین بەدەست ئەم حکوومەتی هەرێمەوە. کاک نەوزاد عەلی پێویست ناکات بچیتە بەغدا ئێستا هەتا فەرمانبەرەکانی حکوومەتی عێراق بەکار موچەوەرەگرن چنە هەر شوێنێکە و سیستەمی کارتیان دابین کردووە ئەچیتە شوێنەکە کارتەکەی لێدەن و موچەکە دەژمێرێ بە جیهازەکە و وەکو خۆیڵێ خڕی دێتە دەرەوە و ئاوا موچەکەت بە کاملی داتە دەست 2,000 لێ بڕێوەکو عمولەی موچەکەت. سیروان حسێنیش نووسیوێتی لەبەر ئەوەی بەرپرسەکانی هەرێم لەبەر گەندەڵی ئاگان لە میلەتی داما و نەماوە. زرار سورچیش نووسیوێتی لەبەرەوەی لە بەغدا موچەدا بەشکردن مانگانەیە لە هەرێم وەرزیە. بورهان ئیسماعیلیش نووسیوێتی لەبەرەوەی حکوومەتی هەرێم مافی ڕەوای موچەخۆران پێشێل دەکات. خۆشەویستان و بەڕێزان جگە لە سوپاسی بەپیانی ئێوە هیچم نییە دەستخۆشیتان لێکەم بۆ بەشداریکردنتان لە تەوەری ئەڵقەیەم جارەی بەرنامە بە هیوایەوەی چاوتان لەسەر کەناڵی ئاسمانی پەیام بێ بەردەوام بە تایبەت بەرنامەی دوانگەی خەڵک بۆی قسە و باسی زیاتر لەسەر تێکڕای کۆی ئەو کێشانە بکەین کە بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە ئەگەر پێتان باش بوو بۆ تەوەرێک لە تەوەرەکان قسەیەک لەسەر بابەتێکی تایبەت بکرێ سوپاسانەکەین ئەتوانن هەم بەنامە بۆ پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەم لە ئەو تەوەرەی کە ڕۆژانە ئامادە ئەکرێ ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە بە کۆمنت بۆ نمونە بنووسن تکایە با تەوەر لەسەر فڵانەشتیش هەبێ. جاری وایە مە خۆمان لە بیرمان نییە تەوەرێک ڕێخین کە ئێوە بەدەستێەوە ئەناڵێن گرفتان هەیە پێوەی ئێوە پێمان بڵێن چ تەوەرێک باشێ مەخینە سەر چاومان و تەوەرەکەتان بۆ پێشکەشەکەین تاڵقێکی تری ئەم بەرنمەیە. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەکانەوە ماندوونە ناسانە و سەرباز ئاسا تا کۆتایی ئەڵقەی دوانگەی خەڵک لەگەڵمانە بن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.